بەسەرچوونی ئەو کۆمەڵە و سندیکانەی کە هەن لە هەرێمی کوردستان و ماوەکەیان ماوە یاساییان بەسەرچووە ئاخۆ کارەکانیان چۆن ڕایی دەکرێن چۆن کارەکانی خۆیان بەڕێوە دەبن و کۆمەڵک بابەتی دیکەش هەر لەم سەبارەت بەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا حەسەن مزووری بەڕێوەبەری کۆمەڵە و حیزبەکان لە وەزارەتی ناوخۆ گفتوگۆ دەکەین بە ڕێزانە نێو ستودیۆی ناوەند لای ئێمە میوانە بەخێر بێ کاک عەبدوڵڵا. ئەم سندیکا و کۆمەڵە و یەکێتیانەی کە هەن ماوەکانیان بەسەرچووە چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرێت چی دەکرێن سیاسایەک هەیە بۆ ئەوانەی ئەوان جارێکی دیکە بیانەوەی هەڵبژاردن بکەنەوە بۆی هەیکەلێتی خۆیان دامەزرێنەوە لە ڕووی یاساییەوە کارەکانیان ڕایی بکەن. زۆر سپاس بەپێ بڕیاری ئەنجومەنی وەزیران کە 15/7 لە 15/1/2023 دەرچووە ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیران کە گشتاندنی بکرا بۆ وەزارەتی ناوخۆ داوا دەکات لە هەموو سندیکا و کۆمەڵە و سنتەر و یەکێتیەکان ئەوانی کەوا بەپێ یاسای کۆمەڵەکان ژمارە 18 ساڵی 1993 مۆڵەتیان لە وەزارەتی ناوخۆ داوا دەکات لە ماوەی 180 ڕۆژ کۆنگرەی خۆیان ئەنجام بدەن دەستەی نوێ هەڵبژێرن هەروەها ئەگەر پێویست بیت پەیڕۆ و پرۆگرامیان هەمارکەتە. ئێمەش لە وەزارەتی ناوخۆ بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران گشتاندنمان بۆ کردیە بۆ هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆی ئاگادار بکرێنەوە کە پێویستە لەم ماوەی هەڵبژاردن ئەنجام بدەن. لە ماوەی 180 ڕۆژدا هەموو هەڵبژاردنیان کردبێت لە ماوەی 180 ڕۆژ بەڵێ هەموو سندیکا و کۆمەڵە و یەکێتیەکانی هەموو سندیکا و یەکێتی و کۆمەڵە و سنتەر ئەوانەی کەوا مۆڵەتیان وەرگرتیە بەپێ یاسای ژمارە 1893. باشە بێەوەی ژمارەکانت لێپرسم کە چەندە و چەندینە دواتر دێنە سەرەوە بەڵام هەندێکیان هەیە تقریبان کاریان وەکو یەکە تەنیا ئەوەیە ناوەکانیان جیاوازە بەڵام ناوە ڕۆکدا کارەکانیان وەکو یەک دەکەن بۆ ئەمە چی کراوە چۆن ئەمانە ڕێک دەخرێنەوە. خۆی لە کاتی خۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران هەبوو ساڵی 2009 داوا دەکات کەوانی یەک بگرنەوە و ئێمەش لە وەزارەتی ناوخۆ لە ساڵی 2014 نووسرامان ئاراستەی ئەو سندیکا و یەکێتی هاوشێوانمان کردووە لە ڕێگەی پارێزەکان کە پێویستە یەک بگرنەوە لەبەرەوەی هاوشێوانە لە پەیڕۆ پروگرام و لە کاری پیشەیان هاوشێوانە بەڵام لەبەر بارودۆخی ئەو کاتەی هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ نەکرا یعنی بە بیانووی جۆرە جۆر. باشە سەبارەت بەو سندیکانێک کە مۆڵەتیان هەیە ئەوانە ژمارەیان چەندە لە وەزارەتی ناوخۆ ئەوانەی کە مۆڵەتیان هەیە ئەوانەی کە مۆڵەتیان وەرگتە تا ئێستا 28 سندیکا مۆڵەت دراون لە وەزارەتی ناوخۆ پەیڕەویان هەیە و پرۆگرامیان هەیە و مۆڵەتیشان هەیە. ئەوانەی کە مۆڵەتیان نییە دەتوانن کار بکەن چۆنە شتیوا هەیە مۆڵەتی نەبێت و کار بکات ناتوانن ئەوانی کە مۆڵەتیان نەبیتن ناتوان کار و چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن پێویستە مۆڵەتیان هەبیتن. هیچ هەیە شتێکی ئەوها مۆڵەتیان نەبێت و بیانەوە کار بکەن لەوانەیە داوایان کردووی بەس تا ئێستا مۆڵەتەکان بۆ نەکرا. زۆر باشە میکانیزم و شێوازی ئەوەی کەم بۆ نمونە من بەیانی دەمەوێت سندیکایەک دابنێم کۆمەڵەیەک دابنێم چۆنە ئەمە چ مەرجەکانی چوە هەوەکو پێشووترە یاخود کۆمەڵێک خاڵ هەیە تێدا دەبێت ڕەچاو بکرێت ئەمان چۆنن. خۆی سندیکا و یەکێتی پیشەیەکان هەندێک مەرجی تایبەتی خوان هەیە کە پەیوەندی بە پیشەکەی خوان هەیە بەڵام ئەوانتر سنتەر و ئەوان ڕۆشنبیری ئەوانش هەندێک مەرجی خوان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی پێویستە پەیڕۆ و پرۆگرامێکیان هەبیتن لە پرۆگرامەکەی ئامانجەکانیان بەڕوونی دیار کرابیتن و هەروە پێویستە دەستەیەک داوا بکەن ئەو دەستەیە داواکاری خۆیان پێشکەش بکەن لە ڕێگەی یەکەی ئیداری خۆیان اینجا پارێزگا یان ئیدارەی سەربەخۆیە داواکاریەکان دێتە وەزارەتی ناوخۆ پاشەوەی لە ڕووی یاسایی وردبینی بۆ دەکرێتن اینجا لایەنی پەیوەنددار ڕایان وەردەگیرێ مۆڵەتیان پێدەدرێت. هیچ هەبوو حاڵەتێک مۆڵەتێک وەربگرنەوە لەوەی کە سندیکایەک بە پێی پێڕۆ پرۆگرامەکەی ناوخۆی کاری نەکردووە ئیجازەکەی لێ وەربگرنەوە شتیوا هەبووە ڕوویدا. بەڵێ سندیکا هەیە لە دادگا سکاڵای لەسەر تۆمارکرایە و لە دادگای ئەو سندیکایە هەڵەشایتەوە ئێمە وەزارەتی ناوخۆش ملزمین و پابەندین بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا ئێمەش لای خۆمان ئەو سندیکامان هەڵەشاندەوە حاڵەتی هەبوو. زۆر باشە ئەو سندیکا و کۆمەڵانەی کە هەڵبژاردنیان نەکردووە ینی ماوەیەکە ئەوانە چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەن چۆن کارەکانیان ڕایی دەکرێت. خۆی بەپێ یاسای کۆمەڵەکانی ژمارە 18 ساڵی 93 پێویستە هەموو سندیکا هەموو یەکێتی هەموو کۆمەڵەکان هەڵبژاردن ئەنجام بدەن ئەوە یەکەم. دووەمش بەپێ پەیڕەوی ناوخۆی خۆیان کە پەیڕەویان هەیە بەپێ ئەو پەیڕەوە مۆڵەتیان وەرگرتووە و هەندێکیشیان لە سندیکاکانی یاسان هەیە یاساکان لە پەرلەمان دەرچووە
هەموو پابندیان دەکات کە پێویستە 2 ساڵ جارێک هەڵبژاردن ئەنجام بدەن و ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش کە دەرچووە دیسان پابندێکی ترە کە بۆی هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردن ئەنجام دەدەن بەڕاستی شەرعیەتی قانونیان نامینێ ناتوانن کار و چالاکیەکانی خۆیان ئەنجام دەن بەدەر لە یاسا بەردەوام دەمن لە کار و چالاکی لە ماوەی ئەم 180 ڕۆژەدا هەموو کۆمەڵە و سندیکا و یەکێتیانە کە بڕیارە دەبێت هەڵبژاردن بکەن ئەگەر هاتوو یەکێک لەوانە هەڵبژاردننی نەکردبوو لە ماوەی ئەم 180 ڕۆژەدا چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەن ئەمان ئەوانە لە ڕووی قانونی شەرعیەتی قانونیان نامینێت و وەکو حکوومەت و ئەوانە ناتوانێت تعاملیان لەگەڵ کە بەڕاستی پێویستانی هەڵبژاردن ئەنجام بدەن لەبەرەوەی دەستەیەکان هەیە مەسەڵەن 15 ساڵە 20 ساڵە هەڵبژاردننی ئەنجام نەدا ئەو دەستەیە ئەسڵەن هەندێکیان هەر نەماینە هەندێکیان وەفاتیان کردی هەندێکیان بە تەمەن سەر چوینە خۆشیان لا خۆشیان کێشەیان هەیە پێویستە لە ڕووی پیشەیی نەک تەنها وەکو دەستە وەکو پەیڕۆ پرۆگرامەکەش بگونجێنێ لەگەڵ بارودۆخی ئێستا لەگەڵ پیشەی خۆیان ئێستا کە هەیە ئەو یاسایی کە ئەوان پابندی پێ دەبن زۆر باشە دیسان دێمەوە سەر و بابەتەی کە سندیکا و یەکێتی هاوشێوە هەن دابش بوون بۆ نمونە سندیکایەک لێرەیە سندیکایەک لە سلێمانیە یەکێکی دیکە لە دهۆکە هەمووشیان یەک کارە ئەمە چۆن ڕێک دەخرێتەوە هەروە هەڵدرێتەوە یاخود پێویستە ئەمانە یەک بگرنەوە سندیکا ئەگەر خۆی لقیان لە شارانە هەبی ئەوە کارێکی سروشتیە مەسەڵەی لەقنا بە ناوێکی دیکە ناوی فەرقیە بەڵام وەکو کار و چالاکی هەمان کار و چالاکیەکە دەیکەن بە پێی یاسا دەبی یەک بگرنەوە نابیتن دوو سندیکا هەبیتن لە هەمان ناوە بە هەمان پیشەی پێویستە یەک بگرنەوە اینجا ئەگەر هەڵبژاردننی ئەنجام بدەن دوای یەک بگرنەوە ینی لە هەموو حاڵەتێک پێویستە یەک سندیکا هەبیتن یەک پیشەیە یەک حاڵەتە نابی دوو سندیکا بۆ دوو پیشەی هەبیتن ینی ئەمەش لەنێو ئەم ماوەی کە دانراوە بۆ هەڵبژارنەکان ئەمە ڕێکخراوەتەوە ئەو پێشتری ینی لە 2014 نووسراو هەیە لەسەر ئەو بابەتە و لە پەیڕەوی ناوخۆش حاڵەت هەیە ئێستا ئەو هابێت چۆن ینی ئەوە هەمان کارکەن بەڵام ناویان زیاد ئێستا بۆ ئەمە چی دەکەن ئەوە نووسرامان کردیە پێویستە یەک بگرن زۆر باش شەرعیەتی قانونیان نامینێ زۆر باشە عەبدوڵڵا حەسەن مزوری بەڕێوەبەری کۆمەڵە و حیزبەکان لە وەزارەتی ناوخۆ زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی زۆر سپاس